بینەرانی ڤارسڵاتان لەبێت ئەم کاتتان باش. من ئێستا لە فلکەی کوڵێنم یاخود کلکەی کوڵێن. ئەم فلکەیە تقریبان 100 مترێک دەبێت، بووەتە کابوسی شۆفێران. لە سەرەتای مانژیەکی ئەم ساڵەوە تەوەکو ئێستا ئەم دەقی من قسەی تێرا دەکەم 24 ڕووداوی جوراجۆر تەنیا لەم چەند مەترە ڕوویان داون. هاوڵاتیان پێیان وایە کە هۆکاری ئەم هەموو ڕووداوە زۆرە لەم چەند مەترە هۆکارەکەی خراپی شەقامە. دەڵێن ئەم شەقامە چەند ساڵێکە هەر هەیە پێویستی بە نوێژەنکردنەوە هەیە. بەڵام من قسەم لەگەڵ وتەبێژی پۆلیسی هاتوچوودا کرد، ئەم بەو شێوەی وەڵامی دامەوە، گوتی خۆ پێشتریش ئەم شەقامە هەر هەبووە، لە ئێستاشدا هەر بۆ نمونە ساڵێک پێش ئێستاش هەر هەبووە، هەر هەمان شەقام بووە، بەڵام 180 بۆ 85 هۆکاری زۆربوونی ڕووداوەکان لەم شوێنە لەم چەند مەترە هۆکارەکە بۆ ئەوەی دەگەڕێتەوە کە شوفێران پابەندی ڕێنماییەکانی هاتوچوو نین. یعنی بەڕاستی شتێکی وت گوتی بەڵگەماڵەیە کاتێ شوفێر لەم فلکێ دەسۆڕێتەوە خەریکی لایڤی تیکتۆکە، بەڵگەماڵایە یاخود هەبووە شوفێری وا بووە خەریکی سناپچاتە لە ناو ئۆتۆمبیلەکەیدا. هەر ئەمەش هۆکاری سەرەکین بۆ زۆربوونی ڕووداوەکە لەم شوێنە. قسەی کۆتایی ڤار دەیکات.